بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە بڕیارە لە 30 ئەیلولدا بەڕێوە بچێت 773 بەربژێر لەسەر 111 کورسی کێبڕکێ دەکەن کە 100 کورسی گشتی و 11 کورسی پێکهاتەکانن. لایەنە سیاسیەکان خەڵکیان لە ئاستە جیاوازەکانی تەمەن بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەربژێر کردووە. بەتەمەنترین بەربژێر لە نێو هەموو لیستەکاندا بەربژێرێکی لیستی ئازادیە و لە ساڵی 1939 لەدایک بووە. پارت و لیستەکانی دیکەش لەوانە پارتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان چەندین کەسی تەمەن جیاوازیان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەربژێر کردوون. بەتەمەنترین بەربژێرەکانی لیستەکان بەم شێوەیەن: پارتی دموکراتی کوردستان بەتەمەنترین بەربژێر 67 ساڵ، یەکێتی نیشتمانی کوردستان بەتەمەنترین بەربژێر 62 ساڵ، بزوتنەوەی گۆڕان بەتەمەنترین بەربژێر 70 ساڵ، بەرەو ئیسلاح بەتەمەنترین بەربژێر 65 ساڵ، کۆمەڵی ئیسلامی بەتەمەنترین بەربژێر 66 ساڵ، هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بەتەمەنترین بەربژێر 64 ساڵ، نەوەی نوێ بەتەمەنترین بەربژێر 54 ساڵ. ئەوەی کە پەیوەندی بە بەربژێرکردنی گەنجەوە هەیە گەنجترین بەربژێر لە لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریدایە، بەڵام زۆربەی لیستەکانی دیکەش چەندین گەنجیان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەربژێر کردوون. گەنجترین بەربژێری لیستەکانیش بەم شێوەیەن: پارتی دموکراتی کوردستان گەنجترین بەربژێر 27 ساڵ، یەکێتی نیشتمانی کوردستان گەنجترین بەربژێر 25 ساڵ، بزوتنەوەی گۆڕان گەنجترین بەربژێر 28 ساڵ، بەرەو ئیسلاح گەنجترین بەربژێر 30 ساڵ، کۆمەڵی ئیسلامی گەنجترین بەربژێر 28 ساڵ، هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری گەنجترین بەربژێر 24 ساڵ، نەوەی نوێ گەنجترین بەربژێر 26 ساڵ. هەروەها لە نێو کورسی کۆتای پێکهاتەکاندا بەتەمەنترین کاندید لە لیستی میلەتدایە کە تەمەنی 65 ساڵە و گەنجترینیشیان لە لیستی پارتی گەشەپێدانی تورکمانیدایە کە تەمەنی 26 ساڵە. ڕۆژی 30 ئەیلولیش دەنگدەران بڕیار لەسەر ئەوە دەدەن کام پارلەمانتاری بەتەمەن سەرۆکایەتی کۆبوونەوەی دەستپێکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکات و چ کەسێکیش دەبێتە گەنجترین پەرلەمانتاری خولی داهاتووی پەرلەمانی کوردستان.